والله ساڵتان لە بینەرانی پایتەخت میدیا لە سەر پردی دەواازەی قەزای خەلیفانم ئەو پردە لاوەچەی کە بۆ هۆی ڕوخانی پردە سەرەکیەکەی قەزای خەلیفان کە دەواازەی خەلیفان بۆ ئاراستەی سۆرانەوە لە مانگی نۆی ساڵی ڕابردوو بۆی خۆپێداکەشانی بار هەڵگرێکەوەم پردە بەتەواوی دارما پردێکی لاوەچی ڕێگایەکی لاوەچیان بەڕۆی شۆفێراندا کردەوە لێرە بۆ بەستی ئەوەی کە هاتوچۆ پەچی نەکەوێت کە هەردوو کە پارێزگای هەولێر بە ئیدارەی سەربەخۆی سۆرانەوە دەبەستێتەوە بەڵام ئەمە حاڵی ئەو پردەیە کە لە گەڵ بارینی هەر شەپۆلێکی بارانبارین بەم شێوەیە گرفت بۆ هاوڵاتیان و شۆفێران دروست دەبێت. ئەمڕۆ قەرەباڵغێکی زۆر جەنجاڵێکی زۆر لە نێو ڕێگای گەلی عەلیبەگەوە دروست بووە بۆهۆی ئەوەی کە ئەم پردە لاوەچە بەهۆی ئەو شەپۆلە بارانبارینەی کە لە ڕۆژانی ڕابردوو هات پڕ بووە لە چاڵ و چۆڵ کە نزیکەی 100 مەترێکە بێت بە سەدان چاڵ و چۆڵی تێدایە بەڵام ئەو پردەی کە لە مانگی نۆی ساڵی ڕابردوو بە تەواوی دارما درێژەکەی تەنها 25 مەترە بەڵام هێشتا کارەکانی بە کۆتا نەهاتوون لەگەڵ ئەوەشا کە بەردەوام لەم ڕێگایە ئەو گرفتە بۆ شۆفێران دروست دەبێت ئەم قەرەباڵغەی کە ئەیبینن ئێستا لە بازگەی گەلی عەلیبەگەوە تا ئەگاتە نێو سنتەری قەزای خەلیفان بەو شێوەیە ئۆتۆمبیلێکی زۆر ئاستەنگی هاتوچۆیان بۆ دروست بووە قەرەباڵغێکی زۆر دروست بووە بۆ پێی کە هەم کارمەدانی هاتوچۆی خەلیفانیش بەردەوام ڕێنوێنی ئەو شۆفێرانە ئەکەن کە لێرە ئەو گرفتیان بۆ دروست بوو بۆی قەرەباڵغێکە کەمتر بێتەوە بەڵام بەهۆی ڕێژەی زۆری ئەو ئۆتۆمبیلانەی کە بۆ پێی ئەمڕۆ ڕۆژێکی پوشووە و گەشتارێکی زۆر ڕووی لە ئیدارەی سەربەخۆی سۆران کردووە لێرەوە گرفتی هاتوچویان بۆ دروست بووە بۆ پێیکە ئەم ڕێگای بەستنەوەی پارێزگای هەولێر بە ئیدارەی سەربەخۆی سۆرانە هەم شادەماری ڕێگای مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانە گرفتێکی زۆری بۆ دروست بووە تەنها ئەم ڕێگەیە ئەو کەسانی کە لە پارێزگای هەولێرەوە یانەوێ سەردانی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن ئەبێ بم ڕێگایە بڕۆن ئەمەش حاڵی ئەو پردەیە کە گرفتێکی زۆری بۆ دروست بووە دەبوو ئەم پردە لە تەنها 100 ڕۆژدا پردەکە بە تەواوی بەڕووی شۆفێراندا بکرێتەوە کە درێژیەکەی نزیکەی 25 مەترە و تێچووی ئەو پردەش کە ئێستا ئێمە لە سەری وەستاوی کە بە تەواوی هێشتا نەکراوەتەوە بەڕووی شۆفێران نزیکەی ئەو گوژمەی کە بۆی دەرچووە 611 ملیۆن و 900 نزیکەی 60 هەزارێکە بەڵام هێشتا بەڕووی شۆفێراندا نەکراوەتەوە بۆی هاوڵاتیان داوا لە قایمەتی قەزای خەلیفان بەرپرسانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەن بە تایبەت ئەو شۆفێرانی کە لێرە هاتوچۆکەن زوو ئەم پردە بەڕووی شۆفێراندا بکرێتەوە بۆی گرفتی لەم شێوەیە دروست دەبێت وەکو دەیبینن گرفت قەرەباڵغێکی زۆر لە نێو ڕێگای گەلی عەلیبەگ هێشتا هەیە لەم لاشەوە لە نێو قەزای خەلیفانەوە قەرەباڵغێکی زۆر دروست بووە ئۆتۆمبیلی بار هەڵگر گەشتیار ئۆتۆمبیلی بچووک هەمویان لێرە بەم شێوەیە ئەبێ هێواش هێواش بڕۆن بۆەوەی هەم ئۆتۆمبیلەکانیان تووشی کێشە نەبێت هەم لەو قەرەباڵغەش کە ئێستا هەیە لی دەربچن.